سڵاوتان لێبێ خۆشەویستان بە حەمد و سەنا و سوپاس بۆ خوا جەلە جەلالە و دەست پێ دەکەین بە ئەڵقەی نوێیەم لە بەرنامەی ڕۆشنایی لە خزمەت جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر. مامۆستا گیان خۆشحاڵین کە ئەمجارش لە ئەڵقەی نوێیەم لە خزمەت جەنابت داین لە بەرنامەی ڕۆشنایی. خزمەت لێمەوە مش خۆشحاڵم بە دیدارتان. مامۆستا گیان هەر لەسەر کتێبی موسڵمانی ڕاست و ساخ چێە لەسەر ئەمە بەردەوامین. ئەم ئەڵقەیە دێنە سەر بابەتی بوونناسی لە سەرەتای ئەڵقەکەدا، عیلم الوجود کە جەنابت تیشی باشت خستوتە سەر ئەم بابەتە. لە سەرەتای بەرنامەکە دەمەوێت بزانم باس لەوە کردووە کە بابەتی بوونناسی بێگومان کە تۆ لە کتێبەکانی ئەلیسلام و کەما یەتەجەلا فی کتاب الله هەروەها لە کتێبی چوارەمی مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا و هەروەها کتێبی پێنجەمی مەوسوعەی بەرە و باشتر تێگەیشتن و پێگەیشتندا بە جوانی بەڕێکی ئەم بابەتەت ڕوون کردوتەوە. لێرەش ڕۆشنایت خستۆتە سەر. دەمەوێت بزانم بابەتی بوونناسی لەکوێی ڕاستە شەقام و ڕێگای بوونە موسڵمانی ڕاست و ساغدایە. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وإمامهم قائد المجاهدين وإمام المتقين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك محمد مسلماني راسو ساخكية ديارنا ونشاني أو كتابية زور شت دقريتا نيوخوي شون كإنسان هەتا دەبێتە مسلمانێکی ڕاست واتە وەکو وحی خوا فەرموویەتی وە ساغ واتە خڵتە و ژەنگ و بەخۆیەوە نەهێڵێ بێگومان شتی زۆر پێویستە. جایەکێک لە شتەکان کە پێویستن بەڵکو بناغەی هەموو شتەکان مەسەلەی بوونناسیە. بوونناسی وەکو من لە کتێبەکانی کە جەنابت ئاماژەت پێدان لەوێدا باسم کردو لەو سەر چاوانەدا زانایان کردو بە عرف و باو لە کتێبەکانی خۆیاندا لە ژێر ناونیشانێکی سربەخۆدا وەکو علم الوجود یا معرفەت الوجود بە کوردی بوونناسی باسی بکەن. بەڵام بە بیر و ڕای من بە قەناعەتی من بوونناسی بناغەی ئیمان و عەقیدەیە، واتە تا بوونناسێکی ڕاست و دروستت نەبێ ناوەنجی ئیمان و عەقیدەیەکی ڕاست و دروستت هەبێ. هەر بۆیەش پانتاییەکی زۆر لە قورئاندا تەرخان کراو بۆ بوونناسی و موفڕەدەکانی بوونناسی. جارێ پێم خۆشە ئەوە بۆ بینەران و بیسەرانی بەڕێز ڕوون بکەمەوە کە وشەی بوونناسی لە زمانی کوردیدا دەتوان بڵێم بۆ خۆم دامهێناوە، چونکە زیاتر ئەو دوو وشەیە باون دنیابینی لەگەڵ جیهانبینی کە من ڕوونم کردوێتەوە بە تایبەت لە کتێبی چوارەمی مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا لەوێدا ڕوونم کردوێتەوە کە هەڵەیە بگوترێت دنیابینی یا جیهانبینی بۆ چەم قواتای بوونناسی واتە معرفەت الوجود یا علم الوجود یان ئەوەی زمانە دیانیەکان ئۆنتۆلۆژی، چونکە ئۆنتۆلۆژی یا علم الوجود واتە زانیاری هەبوون بە بوون، زانیاری هەبوون بە بوون واتە هەرچی کە هەیە بە خوای پەروەردگارەوە سوبحانەهو وتەعالا کە بەدیهێنەری هەموو شتەکانە و هەموو بەدیهێنراوەکان بەدیهێنراوەکانیش بە بیندراو و نابیندراو یاخود بە بەرهەست و نابەرهەستەوە یا بە شەهادە و غەیبەوە عالم الغەیبی وەشەهادە بە دنیا و دواڕۆژەوە بە هەموو جۆرەکانی دروستکراوەکانەوە. بۆیە کە دەڵێ دنیابینی واتە ئەم دنیاە چۆن دەبینی، باسی ڕۆژی دوایی تێدا نییە، باسی خوای تێدا نییە، باسی بەهەشت و دۆزەخی تێدا نییە، باسی فریشتەکان و پێغەمبەران و کتێبەکانی خوا و دیداری خوای تێدا نییە.
هەروەها جیهان بینیش هیچ جیهانیش هەر بە معنای دنیاە بەڵام وشەکە فارسیە بەڵکو دەبێ بگوترێ بوون ناسی واتە ناسینی بوون زانینی بوون جا ئەو کاتە بوون وجود بە عەرەبی هەم خاڵق دەگرێتەوە هەم خەڵقیش وەکو گوتم بە هەموو پێکاتەکانیەوە ئەوە هەرویستم ئەو ڕوونکردنەوەی بدەم ئەم بوونناسیە بۆچی دەبێتە بناغەی ئیمان و عەقیدە چونکە ئیمان بریتێ لە هەڵوێست هەبوون بەرامبەر بە شتێک تۆ دەڵێ ئیمانم بە ڕۆژی دوایی هەیە پێشە دەبێ بزانین دەخوا ڕۆژی دوایی چییە ئیمانی بەخوا هەیە یا ئیمانی بەخوا نیە دەبێ بزانی خوا چییە سوبحانە وتعالە ئیمانی هەیە بە بەهەشت و دۆزەخ بۆ وێنە ئیمانی هەیە بە پێغەمبەران پێشێ دەبزانی پێغەمبەران چیان عەلەیهیمو سەڵات وەسەلام بە کتێبەکانی خوا بە فریشتەکانی خوا هەتا دوایی جا بوون ناسی پێشی تیشکت بۆ دەخاتە سەر ئەو شتانە خوا سوبحانە وتعالە چییە لە قورئانی مەککەییدا کە دوو لە سەرسەی قورئان مەککەییە پانتایشی زۆر تەرخان کراوە بۆ باسی بوون ناسی باسی خوا سوبحانە وتعالە نەک ئیمان بەخوا بەڵکو ناسینی خوا معرفەت الله ناسینی خوا بەر لە ئیمان هێنان پێش ئیمان هێنان جارێ خوا چییە سوبحانە وتعالە سیفاتەکانی خوا ناوەکانی خوا کردەوەکانی خوا و حکمەتی خوا لە دروستکراوەکاندا بە تایبەتی مرۆڤ ئەمە وەکو لە تەفسیری سوورەتی یونوسدا باسم کردووە لە زیاتر لە 15 شوێنی قورئاندا خوا ئەو ڕاستیە بەیان کردووە کە خوا ئەم گەردونەی بۆچی هێناوەتە دی مرۆڤ و ژیانی دنیای بۆچی هێناوەتە دی ئەمە هەمووی لە قورئانی مەککەییدا هاتووە هەروەها ڕۆژی دوایی گرنگی ڕۆژی دوایی بۆچی ڕۆژی دوایی هەیە بۆ پێویستە دیسان پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بۆچی خوا پێغەمبەرانی ناردوون بۆ کتێبەکانی پێدا ناردوون فریشتەکان چێن چین چۆنن هەموو ئەوانە لە بازنەی بوونناسیدا خۆیان دەبینەوە دوایی ئیمان قۆناغێکی دواترە دوای ئەوەی کە خوات ناسی ئەمجا ئیمانی پێدێنی هەروەها فریشتەکانی خوا و کتێبەکانی خوا و پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵات وەسەلام و ڕۆژی دوایی و دیداری خوا و ژیانی دنیا و ژیانی ڕۆژی دوایی دەبێ پێشێ زانیاریت لەبارەیانەوە هەبێ معریفەتت پێیان هەبێ ئەمجار دوایی ئیمانیان پێدێنێ ئەگەرنا ئیمان وەکو من لەو کتێبانەدا کە ئاماژەمان پێدان باسم کردووە ئیمان بە نادیار یاخود بە نەزاندراو ناهێنرێ ئیمان بە شتێک دەهێنرێت کە تۆ بیزانی یعنی دەبێ بزانی خوا چییە سوبحانە وتعالە ئەمجا ئیمانی پێدێنی هەر بۆیە هاوبەش بۆ خوا دانەر و بتپەرستەکانی ڕۆژگاری پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم أخو بحساب خواه ناسيوه ولئن سألتهم من خلقهم ليقولن الله ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن خلقهن العزيز العليم أما شنو القرآن دا وهاتوه بلام إيمانيا بخوا هبوه نخير بو شكو ناسينيان بو أخوة ناسینێکی شایستە نەبووە بەڵکو زۆر کرچ و کاڵ بووە بۆ وێنە تەماشا دەکەی وەکو چۆن ئێمە لە دنیادا خەڵک لەگەڵ دنیادا لەگەڵ بەرپرسان و حکومڕاناندا مامەڵە دەکا وا دەکا شەفاعەتکاران شەفاعەتیان لەلایەن بۆ بکەن یاخود بەرتیلیان پێ بدەن یا چی بکەن ئەوە مامەڵیان لەگەڵ خوادا کردووە ئەو بتانە کە پەرستویانن گوتویانە ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئەو بتانە بۆیە دەپەرستی تاکو لە خوامان نزیک بخەنەوە بەحساب ئەو بتوسانەمانە شەفاعەت و تکاوڕەجان لەلای خوا بۆ دەکەن کە ئەمە قیاسکردنی خوایە لەسەر حکومڕانان و دەسەڵاتدارانێک کە لە دنیادا بوویانن نەیانزانی خوای پەروەردگار ئاوان نییە بۆیە لە سوورەتی ئەلبەقەرەدا خوا دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني أجر بندكانت لباري منو برسياري عليك من نزيكم نافرمي فقل إني قريب يا إن الله قريب فإني قريب ريك بو خوي خوا پیغمبری صلی الله علیه و سلم دەباتە دەرێ لە مامەڵە لەگەڵ خوادا پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و پێغمبەران بەگشتی
هەر هێندە پێویستن تا دەمانگەێنن بە خواناسی خواپەرستی ئەگەر ناخۆمە پێغەمبەران ناپەرستین ئەوان بەس دەلیل و ڕێپێشان دەرمانن کە ئاوە خوا دەپەرسترێ و خی پەروەردگار بەو شێوەیە و ئەوە سیفەتەکانی ئەوە کارەکانی و بۆ شێوە دەی مامەڵی لەگەڵا بکرێت. باش مامۆستا گیان لەگەڵ زارەوەی بووناسی باسی تێڕوانیت کردووە. بەڵێ ڕۆشنایی بخە سەر بابەتی تێڕوانین بە تایبەتیش کە بۆ نمونە ئەم پرسیارانەی کە لە بووناسی هەنە من چێم لەکوێوە هاتم بۆ کوێ دەچم مەبەست لە دروستکردنم چییە زار دەمەوێت تیشک بخەیە سەر تێڕوانی چاو جارێ بووناسی من لە کتێب و سەرچاوەکانی خۆمدا 5 مفڕەدەم بۆ هێناون واتە لە 5 تەوەردا. یەکەم خۆناسی ئەمجا خواناسی. بۆچی خۆناسینم پێش خستووە؟ چونکە مرۆڤ پێشێ لە خۆی وەردەبێتەوە دارێسا نازانێ خاوەنی کێ یعنی مرۆڤ پێشێ بیر لە خۆی دەکاتەوە خۆی لە هەموو کەس لە هەموو شتێک لێ نزیکترە. ئینسان کە خۆی ناسی ها من عرف نفسه فقد عرف ربه ئەهلی تەزکیەوا دەڵێن هەر کەسێ خۆی ناسی پەروەردگاری دەناسێ. خۆناسین خواناسی گردون ناسی دنیا ناسی و دواڕۆژ ناسی ئەو 5 مفڕەدەیەم هێناون. ئەمانە 5 بازن و 5 تەوەرەکانی بوون ناسین. تێڕوانین مەبەستم پێی تێڕوانینی ئینسانە بۆ شتەکانی دیکە ئەوە دابەژێ بۆ زۆر مفڕەدە. من لە مەوسوعی الئیسلام كما يتجلى في كتاب الله دا هەروەها لە بەرجی چواری مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا چەند مفڕەدەیەکم هێناوە بۆ وێنە مرۆڤ چۆن تەماشای ژیانی دنیا دەکا چۆن تەماشای پەیوەندی نێوان عەقڵ و وحی دەکا چۆن تەماشای پەیوەندی نێوان ڕوح و جەستە دەکا چۆن تەماشای خێزان دەکا چۆن تەماشای زانیاری دەکا چۆن حتا کۆتایی هەموو ئەو شتانە چۆن تەماشای مەسەلەی نەتەوایەتی دەکا مەسەلەی نیشتیمان پەروەری دەکا چۆن تەماشای مەسەلەی حوکم و سیاسەت دەکا. ئەوانە هەمووی تێڕوانینی مرۆڤ بۆیان چۆن لیان دەڕوانێت چۆن تەماشایان دەکا. تێڕوانین مەبەستم پێ ئەوەیە واتە پێشێ بووناسی بەرامبەر بە خۆت و خوا و گردون و دنیا و دواڕۆژ ئەمجا دوایە ئەو مفڕەدە و شتانەی دیکە کە سەرنجیان دەدەی و تیان دەڕوانی لیان دەڕوانی چۆن تەماشایان دەکەی. دێمە سەر پایەکانی بووناسی چین کە یەکیان ئەو ئەم 5 بابەتی باسکوتە ڕوون دەکەینەوە بەڵام بەر لەوە پرسیارێکم هەیە ئەویش ئەوەیە بێگومان بووناسی پێویستی بە کەسێکی ڕۆشنبیرە هەم لەلایەنی ئاینی ئیسلام وە کەسێک خوێندەوار بێ بەمانەی ئەوەی لە کتێبەکانی شەرعی ئەم بابەتە ئاگادار بێ. ئەم بووناسیە تعقیدە گرانکردنە لە ئاین یاخود ئەمە ڕێگە ئاچوخکردنە بۆ بوونە موسڵمانێکی ڕاست و ساغ بە تایبەتیش بابەتەکە جۆرێک لە فەلسەفە و ینی تێگەیشتنیشی قۆڵی دەوێ. بەڵێ گومانی تێدا نییە کە باسم کرد بووناسی بناغەیە بۆ موسڵمانەتی پێشێ دەبێت بووناسیت هەبێ ینی زانیاریت بە بوون هەبێ بەخوا سوبحانە تەعالا بە دروستکراوەکانی خوا بەگشتی ئەمجا دوای ئیمان بەخوا دێنی کەواتە ئەوە ڕێخۆشکەرە زەمینە خۆشکەرە و هیچ ئاڵۆزێکی تێدا نییە. یعنی تۆگەر لە زۆربەی کتێبەکانی عەقیدە دەڵم بەداخەوە لە کوێوە دەست پێ دەکەن لەوە دەست پێ دەکەن کە وەرە ئیمان بەخوا ئەمجا ئیمان بە ڕۆژی دوایی بە پێغەمبەران و بە کتێبەکانی خوا و بە فریشتەکان و بە نەخشە و ئەندازە گیری خوا. کەواتە قۆناغێکیان پەڕاندووە. ئایا ڕیزبەندیەکە لێرەوە ڕاستە تەوانەوە کتێبەکانی کە بە شەر دایناونوان بەڵام ئەگەرێکی بڵێ ئەی بۆچی پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە وەڵامی جیبریلدا کە لێی پرسی أخبرني عن الإيمان قال أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره. أو برسيار واردة بوشي بيغمبر صلى الله عليه وسلم وولام دعوته لولام دا دلين أم ولاما بۆ کەسانێکی ئیماندارە بۆ ناسیان هەیە ینی خۆیان ناسیوە
ڕۆژی دوایان ناسیوە پێغەمبەران و کتێبەکانی خوا و فریشتەکان و تا کۆتایی ئەو قۆناغەیان بڕیوە ئەو قۆناغیان بڕیوە بەڵام وەرە تۆ تەماشای قورئان بکە لەکوێوە دەست پێ دەکا هەموو قورئانی مەکەی تەماشاکە بۆ وێنە هەر سوورەتی نەبەء بێنین سەرەتای جوزئی عەمە بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا أما يصدى إن يوم الفصل كان ميقاتا کەواتە هەموو بوون ناسی تەماشا بکە دەفەرمێ لە چی دەپرسن لە هەواڵە مەزنەکە نەخێر دەزانن بە دڵنیایی لەمە دوا دەزانن چی دەزانن ئەوان لەبارەی ڕۆژی دوایی و پرسیاریان کردووە ئەلەم نەجعەلی الأرض مهادا خوای پەروەردگار دەفەرمێ ئایا زەویمان نەکردووە بە بێشکە و چیاکانمان نەکردوونە گوڵمیخ و بە ئێوەمان بە جووت نەخوڵقاندووە دوای باسی هەموو ئەوانە دەکا دوای دەفەرمێ إن يوم الفصل كان ميقاتا خوای سبحانه وتعالى ئەم گەردوونی هەموو بە سیستەم داناوە ناگونجێ ئەو گەردوونە سیستماتیک و منەظەم و ڕێکخراوە کۆتایەکەی پوش بێ بەڵکو دەبێ ژیانی مرۆڤ حکمەتێکی لە پشتەوە بێەوە دەبێت لێ پرسێنی و سزا و پاداشتێکێ بۆیە دەفەرمی إن يوم الفصل بە دڵنیای ڕۆژی لێک هەڵاواردن كان ميقاتا ژوانگەی بۆ دانراوە هەروەها لە سوورەتی مؤمنوندا أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون فتعالى الله الملك الحق ئایا پێتان وایە ئێوەمان بە عەبەث واتە پوچ و بێحیکمەت خوڵقاندووە بۆ لای ئێمە ناگێڕدرێنەوە بەرزی بۆ خوای حکمڕانی حەق واتە ناگونجێ خوا کە حەقە ئێوە بە پوچ و بێحیکمەت بخوڵقێنە جا ئەمە لە هەموو قورئانی مەککەی ئاوایە مەسەن سوورەتی نازیعات تەماشا دەکەی دوای سوورەتی نەبەئدا سوورەتی عەبەس تەماشا دەکەی سوورەتی تەکویر و ئینفیطار و دواتر سوورەتی مطەففین و یعنی هەموو سوورەتە مەککەیەکان ئەمە لە جوزئی عەمەدا بڵێن وێنە سوورەتی ئەنعام تەماشا بکە بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور ثم الذين كفروا بربهم يعدلون وهر سورة أعراف ببسرهات آدم دەست پێ دەکاتوانە کەواتە بووناسی دەبێت پێشکەوێ زەمین بۆ خۆش دەکات بۆ ئیمان هێنان و بەرچاوت ڕۆشن دەکاتەوە تۆ چێی خوا چێە سوبحانە وتعالە ئەم گەردوونە چییە شیانی دنیا چییە ڕۆژی دوایی بۆچی دێ بەهەشت و دۆزەخ تا کۆتایی ئەم جا دوایی تۆ داوات لێ دەکرێت ئیمان بینی بۆیە خوای پەروەردگار لە سەرسەی قورئاندا باسی هەموو ئەو شتانەی کردووە ئەلبەتە تەنیا باسی بووناسیش نەکراوە لە قورئانی مەککەیدا باسی بەسەرهاتی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام باسی ڕۆشت و ئاکارە بەرز و پەسەندەکان باسی لایەنی کۆمەڵایەتی و خێزانی باسی ژمارەی زۆر لە حەڵاڵ و حرامەکان بەڵام بە شێوەیەکی مەبدەئی باس کراوە بەر لەوەی موسڵمانان پابەند بکرێن وەکو کە لە مەدینە بوو ئەم جار دوایە لە قۆناغی مەدینەدا خوا سبحانه وتعالى بانجی بڕواداران دەکات بە ناونیشانی ئیمان لە هەموو قورئانی مەککەیدا یەکجار خوا نەیفەرمی ئەیها الذین ئامنوا چونکە کۆمەڵگایەکی ئیماندار و بڕوادار نەڕەخسا بوو خوا شایستەی ئەوە بخوا بیان دوێنێ و ئەرکە شەرعەکانی پێ بسپێرێ لە هەموو قورئانی مەککەیدا یا ئەیها الذین ئامنوا نییە یا ئەیها الئینسان هەیە یا ئەیها الناس هەیە یا بەنی ئادەم هەیە باش مامۆستا لە نێو کتێبەکەت باسی شتێکت کردەوە کە دەمەوێت ڕۆشنایی بخێسەر ئەویش ئەم بابەتی بووناسی دەڵێی کەمتر لە کتێبەکانی ئیمان و عەقیدەدا باس کراوە ینی تازش ئاماژەیەکت پێکرد بۆچی دەگەڕێتەوە بۆچی ئەم قۆناغا بە کرچووکاڵی یاخود بە تۆخی نەچوینەتە سەری لە بابەتەکانی کتێبەکانی ئیمان و عەقیدەدا بەڵێ ئەمن پێم وایە هۆکارەکەی ئەوەیە کە زانایانی ئیسلام هەڵبەتە هەیەە باسی کردووە
بەڵام لە نێواخنی باسی ئیمان و عەقیدەدا باسی کردووە. من پێم وایە هۆی باس نەکرانی زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەوە کە زانایان کە کتێبەکانیان نووسیوە هەر بۆ موسڵمانانیان نووسیوە. یەکتوانە موسڵمانان ئەوانە کە خوا دەناسن و پێغەمبەران و کتێبەکانی خوا و فریشتەکان و ڕۆژی دوایی هەموو بەوانە ئاشنان. ئەمجا هەڵساون بۆیان باسی پایەکانی ئیمان و چۆنێتی ئیمان هێنان و بەهێزبوونی ئیمان و هەڵوەشێنەرەوەکانی ئیمان ئەوانە کردووە. یعنی ئەگەر پاساوێک بێنمەوە بۆ زانایانی ئیسلام ئەوەیە کە ئەوان کتێبەکانیان لە واقعێکدا نووسیوە بۆ مخاڵتەب و دوێنراوەکانیان کەسانێک بوون ئەم قۆناغی بووناسییان بڕیوە دەبێت ئاوا بێ. بەڵام من پێم وایە کە ئەڵبەتەوە نەکرد لە کتێبە کوردەکان لە کتێبە عەرەبیەکانیشدا هەروە جا عەجایب نییە ئینسان تێبینی و سەرنجی بۆ پەیدا بێت لەسەر زۆر شت کە تۆ تەماشای قورئان دەکەی ئەگەر قورئان بکەینە تەرازوو و پێوەر دەگونجێت تێبینیمان لەسەر زۆر شت بۆ پەیدا بێ. هەڵبەتە زانایانی ئیسلام وەکو گوتم لە ژینگەیەکدا کتێبەکانیان نووسیوە هەموو دوێنراوەکانیان تێڕوانینی ئیسلامی ئیمانیان هەبووە بۆیە کتێبەکانیان بۆ ئەوان نووسیوە. بەڵام من پێم وایە کە لە باسی ئیمان و عەقیدەی ئیسلامیدا ئەتۆ دەبێ هەموو جۆرە خەڵکەکە بێنێ بەرچاوی خۆت بە تایبەتی لە ڕۆژگاری ئێستاماندا لە ڕۆژگاری ئێستاماندا کە کەسانێکن موسڵمانیشن یا موسڵمانیش بوون بەڵام مەرجنی موسڵمان مابن لە خشتە براون هەڵخەڵەتێنراون بە تایبەتی ئێستا جۆرێک لە ڕێزکە و ڕێبازی دیکە بە تایبەتی ئێستا شەپۆری ئیلحاد و ئەوانە هەیە پاشان جاری واشەیە کابرا هەر خۆشی بە نوێشکەر و موسڵمانیش دەزانێ بەڵام هەر بەخۆشی نەزانیوە شەیتان کڵاوی لەسەر ناوە شوێنکەوتوی حیزبێکی ئەلمانیە شوێنکەوتوی کۆمەڵێکە کە بڕوایان بەخوا نییە بڕوایان بە ئیسلام نییە وەکو بەرنامەی ژیان ڕەنگە بڵێ خوا دەناسین وەکو مشریکەکانی مەکەدایان و خوا دەناسین بەڵام بە قسەی خۆیان نەدەکرد حەڵاڵ و حرامێک کە خوا داینابوو پێوە پابەند نەبوون جاوە چ خواناسیرێکە و دەیانوە بڕوامان بە ڕۆژی دوای هەیە بەڵ هیچ خوان بۆ ئامادە نەدەکرد هەر وەکو هەموو بەرپرسە گەندەڵ و پۆخەڵانەی کە واریداتی خەڵق و وڵات دەست بەسەردا دەگرن بەڵام پرسیار لە خۆیان ناکەن ئاخرەمە دەچینەوە خزمەت خوا باشە خوا ئەم ڕزق و ڕۆزی و نیعمەتانەی بۆ هەمووان داناون یعنی چییە من بۆ خۆم و ماڵەکەم بۆ خۆم و بنەماڵەکەم بۆ خۆم و حیزبەکەم بۆ خۆم و دەوروبەرەکەم قۆڕخی کەم ئەمجا بە نرخی کڕین بەشی کەسانێکی دیکەی لێ بدەمەوە بە نرخیەوەی کە دەیان کڕم هەندێک کەس کە موچە وەردەگرێ لەو حکومەت توشتە وەرزانەی کڕیویانە کاکە تۆ ڕۆنی خۆتە لەسەری خۆت دەدەنەوە بۆ پەیمەند بار بووی بۆچی خۆت بە قەرزدار دەزانی تۆ گە لە بەرامبەر ئیشێکی حەڵاڵدا پارەکەت وەردەگری ئەمجا لێت حەڵاڵە ئیشی حەڵاڵەوەی خزمەتی ئەو خەڵکو وڵاتە بکەی ئەگەر کارمەندێکی ئەگەر پێشمەرگەی ئاسایشی پۆلیسی هەرچی هەی ئەتۆ ئیشەکەت حەڵاڵ بێ ئەمجا موچەکەت حەڵاڵە ئەمما ئەگەر لە بەرامبەر ئیشێکی حەرامدا کە دەنجی تەزویرت پێ بدەن زوڵمت پێ بکەن خراپەت پێ بکەن لە بەرامبەر ئەوەدا موچەکە وەردەگرن هەر لە ڕێوە هەمووت لێ حەرامە مەبەستم ئەوەیە کە خواناسین و ئیمان بەخوا هەبوون خواناسین بە معنە شەرعی ڕاستەقینەکەی نەک بە معنە زمانەوانیەکەی چۆ ئیبلیسیش خوا دەناسێ بەڵام بە قسەی خواشی نەکرد فرعون و دار و دەستەی فرعونیش دەیانزانی موسا پێغەمبەری خوایە بەڵام شوێنی نەکەوتن وەکو خوا دەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا فانظر كيف كان عاقبة المفسدين دەفەرمێ نکوڵیان لێ کرد نکوڵی جحود ئەوەی تۆ شتێک بزانی بەڵام دانی پێدانەیەنی نکوڵیان لێ کرد لە نیشانەکانی موسا و یەقینیشان بۆ دڵی خۆیاندا دڵنیا بوون کە حەقە بۆچی ظلما وعلوا چاویان لە ستەم بوو و چاویان لە خۆ فەڕزکردن و خۆبەرزکردنەوە بەسەر خەڵکدا فانظر كيف كان عاقبة المفسدين سەرنج بدە سەرنجامی تێکدەران چۆن بوو یعنی خواناسی بە معنە ڕاستەقینەکەی لە هەر کەسێکدا بێتە دی بەڕاستی خوا بناسێ کەگە بەڕاستی خوای ناسی بەڕاستیش ئیمانی پێدێنێ هەر کەسێ وابێ گومانی تێدانی حەڵاڵەکانی خوا بە حەڵاڵ دەزانێ قەدەغەکانی خوا بە قەدەغە دەزانێ و فەرمانەکانی خوا جێبەجێ دەکا و نەهیەکانی خوا و قەدەغەکانی خوا خۆ لێ دەپارێزێ ئەمما کەسێک ئەوەی هیچ پێوە نەبێ
ئیدعا و لافلێدانی ئیمان هێنان و مسلمانەتەکەی پوچە. بەڵێ وەکو کابرا گوتی وڵا لێ فڵان کەس بۆ دینداریە چۆنە گوتی وڵی نەمدیوە نوێژێ بکە بەزی تومە ڕۆژی بخوا بەڵێ مانە هیچ ئەوە با خۆشی بە مسلمان بزانانی بای فرسێکە چونکە ئەگەر مسلمان بە وشەکە کوردیە بە عەرەبی لە موسلیمەوە هاتووە مسلم اسمی فاعیلە لە ئەسلەمەوە هاتە ئەسلەمە یوسلیم فهو مسلم واتە ملکەچ ملکەچەکەی تۆ لەکوێدایە نوێژت نەبێ سەر بە خوا نەخێ سەرزەوی لە خوا نەپاڕێەوە بۆ خوا نەچەمێەوە ها نوێژت نەبێ ڕۆژوگرتنت نەبێ و خۆپاراستن لە قەدەغەکان نەبێ ڕەوشتە بەرز و پەسەندەکان لە خۆدا نێنێدی کە لە مامەڵە لەگەڵ خوادا گەورەترین و بەرزترین ڕەوش بریتێ لە خوا بەیەکگرتن تەنیا خواپەرستی لە مامەڵە لەگەڵ خەڵکدا بریتێ لە دادگەری بەڵکو لە زیاتی ڕەوشتە پەسەندەکان شیرکت هەبێت لە مامەڵە لەگەڵ خوادا و زوڵمت هەبێت لە مامەڵە لەگەڵ بەندەکاندا تو مسلمانەتەکەی تو لەکوێدایە هیچ. لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوڕێکی کورت وەردەگرن و بەردەوام دەبین و دێنە سەر بابەتی پایەکانی بوونناسی. بەڕێزان و خۆشەویستان ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە خزمەتان لە بەشی دووەمی ئەڵقەی نوێم لە بەرنامەی ڕۆشنایی. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەردەوامی دەدەم لە ئەڵقەی نوێمی بەرنامەی ڕۆشنایی لە خزمەتی جەنابی مامۆستای. مامۆستا گیان 5 پایات باس کردوون لە بابەتی بوونناسی. جا من پێم باشە پایە بین و ڕۆشناییان بخێ سەر. یەک لەوانە خۆناسین لە بابەتی بوونناسی لەکوێدایە لە چ قۆناغێکدایە؟ بەڵێ من پێم وایە خۆناسین قۆناغی یەکەمە چونکە من بە ڕیزبەندیەکی لۆژیکی پێیان داهاتوو. یعنی پێش هەموو شتێک مرۆڤ کە چاو دەکاتەوە فام و هۆشی پەیدا دەبێت بیر دەکات تۆ چییە؟ هەمومان هەروە بووین و هەمومان هەروواین هەموو مرۆڤێکی شەروایە ئینسان پێشی بیر دەکات تۆ چییە؟ دیارە بیر لە مانگ و خۆر بکاتەوە لە ئاسمان و زەوی بکاتەوە لە ڕۆک و ژیانداران بکاتەوە بیر لە خۆی دەکاتەوە چییە؟ خۆناسین مەبەستم پێی ئەوەیە کە ئینسان لە خۆی دەپرسێ چییە؟ بۆ هاتووە بۆ ئێرە؟ چێ هێناویەتی؟ بۆچی؟ چی لێ داوا دەکرێت؟ و پاشان بەرەو کوێ دەچێ؟ هەموو ئەو پرسیارە فەلسەفی وجودیانە لە مێشتی هەموو کەسدا هەن هەر کەسە بە پێی خۆی و فەلسەفەش بە درێژایی مێژوو بە دوای وەڵامی ئەو پرسیارانەوە بووە. بەڵێ ئەو وەڵامی ئەم پرسیارانە دەستکەوتنی لە نێو ئاینی ئیسلام و دەقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم و دەستکەوتنیان ئاسانە یاخود ئەمە تێگەیشتنێکی قوڵتر و زیاتر قاربوونەوەی دەبێت لە نێو کتێبەکان. خی پەروەردگار دینی خۆی بۆ هەموو مرۆڤەکان ناردووە بە هەموو ئاستەکانیانەوە. نەخێر وەڵامی ئەو پرسیارانە لە زۆر لە ئاەتەکاندا زۆر بە ئاسانی دەست دەکەون. بۆ وێنە من لەو سەرچاوانی کە پێشتر ئاماژەمان پێدان و لە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانی خواڵەها بەش و جیاوازەکانیان لەوێشدا باسم کردووە. لە ئاەتی ژمارە 7 سوورەتی هود خی پەروەردگار هەموو وەڵامی ئەو پرسیارانی خستۆتە توی یەک ئاەتەوە. بەڵێ کە دەفەرمێ وهو الذي خلق السماوات والأرض في 6 أيام وكان عرشه على الماء ليبلوكم أيكم أحسن عملا ولئن قلت إنكم مبعوثون من بعد الموت ليقولن الذين كفروا إن هذا إلا سحر مبين. أما هەموو ئاەتەکەی ژمارە 7 لە سوورەتی هود دەفەرمێ خوا ئەو زاتەیە کە ئاسمانەکان و زەوی هێنانە دی لە 6 ڕۆژان داواتە بە 6 قۆناغ چکە یەوم کە بە ئەیام کۆ دەبێتەوە لە زمانی عەرەبی دانی ماوەیەک لە کات جا بەنسبەت ئێمەی خەڵکی سەرزەوی 24 کات ژمێرە 24 سەعاتە بەڵام بەنسبەت هەندێک لە خەڕۆکەکان و ملیۆنێک ساڵە وخواش سبحانه وتعالى دفرمي إن يوم عند ربك كألف سنة مما تعدون. هروها دفرمي في تعرج الملائكة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة. كوات يوم يعني ما ويق لكات بخوا بشاش كاتان بشاش قوناغان آسمان كان زوي هنا دي وكان عرشه على الماء
بارگای خوا لەسەر ئاو بوو. ئاو مەبەست پێ چییە؟ من لە تەفسیری سوورەتی هوودا بە تەفسیل باسم کردووە. ئەمجا بۆچی خوا ئەم گردونەی ڕەخساندووە؟ لێبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا، تاکو تاقی تام کاتەوە کامەتان کردەوەی باشترە. کەواتە بەدیهێنەری ئەم کەون و کائیناتە ئاسمان و زەوی بە سەر و خواریەوە کێیە؟ خوایە سوبحانەهو وتەعالا. چۆنی هێناوەتە دی؟ بە پلە پلە، بە 6 قۆناغ. باشە، بۆچی هێناوێتە دی؟ لێبلووەکم تاکو تاقی تام کاتەوە. ئێمە بۆ تاقیکرانەوە لەم گردونەدا دانراوین کە ئەم ئاەت مبارەکە ئەوەش دەگەێنێ هەموو گردون پەیوەستە بە ژیانی مرۆڤەوە. من لە مەوسوعەی ئیمان و ئیلحاددا بە تەفسیل باسی ئەوم کردووە کە هەندێک لە مولحیدەکان یەکێک لە گرێکوێرە و ئیشکالەکانی کە بۆیان دروست دەبێ بچووکی زەویە. دەڵێن ئەم گردونە فرت و فراوانە ماقوڵ نییە تەنیا زەوی تێدا بێ کە مرۆڤی لەسەر دەژی، چکە زەوی زۆر بچووکە و مرۆڤیش مەخلوقێکی بچووکە لەنێو ئەو هەموو کەشان و ئەوانەدا. بەڵام ئەگەر تەماشا بکەین و کۆیچێ لە زانایان دەڵێ مرۆڤ لە ڕووی قەبارەوە بڵێ بە بەراورد و قیاس بۆ سەر کەشانەکان و ئەستێرەکان و خوڕۆکەکان بچووکە، ڕاستە لە ڕووی قەبارەوە. بەڵام لە ڕووی قەبارەشەوە مرۆڤ مەخلوقێکی مامنێوەندیە، نێوەنجیە. چۆن؟ لە خوار مرۆڤەوە مەخلوقی زۆر بچووک زۆر زۆرن، زۆر بچووک، هەر ئەوانەی کە بە چاو دەبیندرێن ئەو هەموو زیندەوەر و ئەو هەموو پەڕەور و زیندەوەر و شتانە. پاشان بەوانەی کە بە چاو نابیندرێن ئەو هەموو بەکتریا و میکرۆب و ڤایرۆس و کە تا ئێستا بە میکرۆسکۆبەکان بیندراون. پاشان لە جیهانی مادەدا ئێمە چاوی ئێمە تا ئێستا مۆلکۆلیش ناوێنێت، جوزەی مۆلکۆل گرد، چ جای گەردیلە، چ جای پێکاتەکانی گەردیلە، ئەلکترۆن و نیوترۆن و پرۆتۆن و پاشان کوارکەکان کە هەر پرۆتۆنێک و هەر نیوترۆن لە 3 کوارک پێک دێ و هەر خوا بزانێت کوارکەکانی ڕەنگە لە شتی دیکەی بچووکتر پێک بێن. کەواتە مرۆڤ مەخلوقێکی یاخود دروستکراوێکی نێوەنجیە لە نێوانی زۆر زەبەلاح و گەورەکاندا و زۆر وردەکاندا. و زەویش خوای پەروەردگار ئەو هەلو مەرجەی کە لەسەر زەوی ڕەخساندوێتی بۆ دروستبوونی ژیان تەنیا لەسەر زەوی هەیە. باسی مەریخ دەکەن جار باسی مانگ دەکەن، دەی باشە مانگ بە پەلە پڕوزە دەبێ ئۆکسیجین لەگەڵ خۆبەرن و پێشەوەی لێشیان خەلاص بێنەوە ئەگەنا لە ڕێ دەمرن. و مەریخ مەسەلەن دەڵێنەوە ئاوی لێ و ژانی لێ و چی لێ، هیچ نییە، هەموو قسەیە، یعنی هیچی لە ڕووی زانستیەوە هیچی ئەسڵ و ئەساسی نییە. یا مەسەلەن دەگونجێ بەهێ دەگونجێ ڕاستە، بەڵام ئەو شتانە یان دەبێت لە ڕووی زانستی مختبەری و تاقیگەییەوە بچەسپێن، یان دەبێت وحی خوای پەروەردگار خەبەری پێ بدات. غەیب تەنیا خوا دەیزانێ. خوای پەروەردگار فەرمێتی تەنیا باسی زەوی دەکات، باسی ئاسمانەکان و زەوی. ئەمجا زەوی بەڵێ لە ڕووی قەبارەوە گچکەیە لە چاو گەردوون، بەڵام خۆ شتەکان تەنیا بە گچکەی نین. خۆ ئەو حیکمەتەی لە فیلدا هەیە هەمان حیکمەت لە مێرولەشدا هەیە، بەڵکو ئەو وردەکاری مێرولە دەیزانێ، فیل نایزانێ. ئەو وردەکاری هەنگ دەیزانێ، ڕەنگە زیندەوەرێکی دیکە یاخود دروستکراوێکی دیکەی خوا نەیزانێ. خەبارە گەورەتر لەویش نییە، مەرج نییە. یعنی ئەو نهێنیەی کە لە ژیاندارێکی لە ئەمیبایەکدا هەیە، لە ژیاندارێکی یەکخانەیدا هەیە، هەمان نهێنیش لە ژیاندارێکی لە حوتی شیندا هەیە کە گەورەترین دروستکراوی خوای لە دەریادا و لە فیلدا هەیە کە گەورەترین دروستکراوی خوای لە وشکانیدا. کەواتە نابێ بە قەبارە تەماشای شتەکان بکەین. و پاشان مرۆڤ بەڵێ بچووکە، بەڵام تەماشای مرۆڤکە چەند گەشەی کردووە. بەڵام ئەوانەی کە لەگەڵ مرۆڤدا دەژین، مەسەلەن ئەوەی کاتی خۆی بیردۆزیێت داروێنی کە گودووی ئینسان لە مەیمونەوە هاتووە. مەیمون لەوەتی خوا دروستی کردووە مەیمونە، نەبوو بە هیچ جیدی. بەڵام مرۆڤ تەماشای چۆن گەشەی کردووە، چۆن شارستانی پێکێناوە، چی کردووە، چۆنی کردووە. بەڵام مرۆڤ لەوەتی خوا دروستی کردووە هەر مەیمونە و هەروەها هەموو ژیاندارەکانی دیکە هەروە خۆیانن. بۆیە مرۆڤ مەخلوقێکی ناوازەی خوایە. مەبەستم ئەوەی کە بەڵێ بوون ناسی
لزور الآيات كان القرآن ده لسرتاي سورة الأنعام ده ولا سورة الانفطار ده إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت يا أيها الإنسان ما غرك بربك الكريم تاكوتاي يعني لزور لآيات كان القرآن ده أخوائي برورجار زور بين مفردة كان بون ناسي باس كردون ولا هندي شان ده همويان ولا هندي شان ده جاري وایت يك مفردة باس كردون بوين باسي روجي دوائي يا باسي وحي پیغمبران عليهم الصلاة والسلام وإن لسورة الشورى ده كذا فرمي ما كان لبشر أن يكلمه الله إلا وحي أو من وراء حجاب أو يرسل رسولا فيحيي بإذن ما يشاء لهذا بس باسي شونتي ناردني وحي دكا بەڵێ باش مامۆستاژیان پایەی دووەم دەڵێی گردووناسی لە دوای خۆناسین کە بەشێکی گردووناسیت لەم وەڵامی مندا باس کرد اینجا دێیە سەر خواناسی بەڵێ بۆچی گردووناسی لە پێشی خواناسی خۆی دەشگونجێ ئێستا خۆ دەگونجێ ینی بڵێ خواناسی ینی بۆ هەندێک کەس کە دەڵێ وەڵام من یەکەم شت کە هەستی پێ دەکەم هەیە خوایە ئەوە دەگونجێویش بڵێ من ڕێزبەندێکە بۆ زۆرە لێ دەکەم بەڵام من لای خۆمەوە پێما بە شێویشی لۆژیکی مرۆڤ پێشی خۆی دەناسێ ئەمجا سەرنجی دەوروبەر دەدا گردون و دەوروبەر و دوایە کە لە خۆی وەردەبێتەوە ئەمجا تەماشای مانگ و خۆر دەکات تەماشای ئاسمان دەکات زەوی دەکات چیاکان دەکات دەریاکان دەکات باران دەکات ڕۆک دەکات شیناور دەکات ژیانداران دەکات ئەمانە بۆچی تەماشا دەکات هەمووشی پێوەستن بە ژیانی ئەوەوە ئەگەر خۆر تیشت و ڕووناکی بۆ نەنێرێن ژیانی ناسۆڕێ گەر مانگ نەبێ شەوانی لێ تاریک دادێ جگە لەوەی هەڵچین داچین دەریاکانیش پەیوەستە بە مانگ و هێزی کێشکردنی مانگەوە و پاشان ئەگەر دەریاکان نەبن بارانیش نابێ و ئەگەر باران نەبێ یاخود بەفر باران و تەرزە نەبێ ئاو لە سەرێت نییە خوار ئاوی شیرین لەسەر زەوی هەربوونی نییە شیناورد و ڕۆکەکان نەبن دانەوێڵەکان میوەکان ژیاندارانی دیکەنە مرۆڤ ژیانی ناسۆڕێ بۆیە مرۆڤ لە دوای خۆی تەماشای گردون دەکات تەماشای دەوروبەری دەکات هەڵبەتە لە زۆر شوێنی قورئانی جاخوای پروردگار باسی گردون دەکات بۆ لە آياتي 54 لسورة الأعراف ده إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يغشي الليل النهار يطلبه حثيثا والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين لذا أخوة دفرمي بدلنياي پروردگاری ايوه او ذاتيه که آسمان كانوا زويه ناولدي بشش قناخ دوای چوتە سەر عەرش و بارگا خۆی یوغشی اللەیل النەهارە شەوگار بەسەر ڕۆژگاردا دێنێوەتە بە شەوگار ڕۆژگاردا دەپۆشێ ئەمە هەرڕێک ئاماژەیە بە سوڕانەوەی زەوی چونکە کاتێک شەوگار دوای دەفەرمی یەطلوبه حەثیثە شەوگار بە خێرایی داوای بە دوای ڕۆژگاردا دەچێ کە زەوی ئێمە بە خێرایی 30 کیلۆمەتر لە دقەیەکدا بە دەوری خۆیدا دەخولێتەوە ئەگەر واتە 1800 کیلۆمەتر لە سەعاتێکدا ئەگەر زەوی ئەو جوڵەوەی نەبووایە بە دەوری خۆیدا نەخولابایەوە ئێمە شەو ڕۆژمان نەدەبوون سا مانگ هەمیشە لایەکی ڕۆژە لایەکی شەوە چکە سوڕانەوەی نییە بە دەوری خۆیدا بەڵام ئێمە زەوی ئێمە بۆچی شەو ڕۆژی بە دوایەکدا دێن چونکە بە دەوری خۆیدا دەخولێتەوە لە بەرامبەر خۆردا ئەو دیوەی دەکەوێتە خۆر کە ئێمە پێمان وایە خۆر بە دەوری زەویدا دەخولێتەوە کە ئێساش ڕەنگە هێندێک خەڵک هەبێ بە ناوی دینیشەوە ئەو معلومەی بەغەڵت بابە وەنێز خۆر دەخولێتەوە تا خۆر هەڵدێ نا تۆ لە خۆر هەڵدێ ئاوایە کە تۆ ئاوا دەخولێەوە ئەو سابتە ئەو خۆر بەنسبەت ئێمە و چەسپاوە بەڵام خۆرش ئەوی جوڵی خۆی هەیە ئەویش خۆی نۆ خۆڕۆکەکەی بە دەوری داڵی ڕاستاودا دەخولێنەوە بەڵکو ئەمجا لەگەڵ داڵی ڕاوەساوی بە دەوری چقی کەکەشاندا لەگەڵ کاکەشانی جا بە دەوری شتێکی دیکەدا گرنگەوەی کە ئێمە ئەو شەو ڕۆژەمان دەست دەکەون بەهۆی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆیدا و چوار کەشەکانی ساڵ بەهۆی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆردا کە بە ماوەی ساڵێک ئەو سۆڕانەوەی تەواو دەکات بەڵێ ژیانی دنیا لە پایەی چوارەم دادناوە ئەمە لە پایەکانی بووناسی لە گرنگی لە چیدایە بەڵێ جا خۆناسین گردووناسی خواناسی
ئەمجا ژیانی دنیا ژیانی دنیا بەڵێ ژیانی دنیا بەتەکید مرۆڤ بیر دەکاتەوە ئەم ژیانە دنیاییە دەزانی ژیانێکی کاتیە زوو تێپەڕە کۆتایی دێ لە خۆی دەپرسێ ئەمن لەکوێوە هاتووم چێ هێناومی بۆچی هاتووم بۆچی ژیانەکەم هێندە زوو دەبڕێتەوە چونکە دەڵێ هەندێک لە جۆریی سەڵ هەیە چەند سەد ساڵ دەژیە بەڵێ فیل ڕەنگە لە مرۆڤ تەمەەن زیاتر بکە هەندێک زۆری مارە هەیە دەڵێن لە مرۆڤ زیاتر تەمەەن دەکات مرۆڤ لە خۆی دەپرسێ بۆ ژیانەکەی من بۆ ئەوەندەیە خۆی پرگار وەڵامی دەداتەوە ليبلوكم أيكم أحسن عملا الذي خلق الموت والحياة ليبلوكم لسورة ملك ده أو كسي جانو مردني رخصانو تاكو تاقي تام كاتوا كواتن مو تاقي كرنو يردان دراوين وتاقي كرنوش كتابي كدشيت هولي تاقي كرنو خو تاقي قيامتي اللي هنابه ضلن ساعات هيك 2 ساعات 6 ساعات أودت بوار هي لخلالي أودت بولا بخب ديوا يا مجبو تاقي كرنو يردان دراوين ماشي شي كاتي دوي تاقي کردنەوە کەمان و دوای ئەوەی وەڵامەکانی خۆمان دەدنی پرسیارەکان ئێرە بەجێ دێڵین دەچینە خۆراقێکی دیکە دواتر ڕۆژی دوایی ڕۆژی دوایی بە شێوەیەکی لە کتێبەکانی خۆمدا بەتایبەت لە ئیمان و عەقیدەی ئیسلامی و لە زۆر لە کتێبەکاندا باسم کردووە کە ئەنجامێکی زۆر لۆژیکیە بۆ ژیانی دنیا ژیانی دنیا ئەگەر تەماشا بکەین مرۆڤ هەموو مرۆڤێک زۆر ناتەواوی دێتە بەر چاو ژیانی دنیا ئەگە تەنیا ژیانی دنیا بێ بۆ وێنە زۆر کەس دەبینێت خراپە دەکا تا کۆتایی دێ کەسی سزای نادا هیوا چەند قەتڵی کردوون چەند خراپەی کردوون دوایی دەمرێ بۆ خۆی خەڵک خزمیشی لێ کۆ دەبن و ڕێزیشی دەگرێت زۆر لە دەسەڵاتداران وانە کەس پێ ناڵە پشتی چاوت برۆیە زۆر کەسێ هەموو ژیانی بریتێ لە چاکەکاری وەکو مۆمێک خۆی بۆ خەڵک دەتوێنێتەوە لەوانەیە دوایش دەڕوات و کەسیش نا لە چاکت کرد پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام زۆریان وا بوون ئەی ئەمە چۆن دەبێت بۆیە من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا گوتومە گەر ڕۆژی دوایی نەبێ ژیانی دنیا ڕۆمانێکی بێتام و چیرۆکێکی بێئەنجامە تۆ گەر شانۆگەری کەسێک تەماشای بکە کەسێک بڵێن پاڵەوانی شانۆگەریەکە بێ هەر چاکە کار بێ ئەوە بێ ئەوە بێت ئەگە دوای بڕوە کۆتایی بێ شانۆگەریەکە دەڵێن بە ئەوە چ بوو کاکی هیچ ئەنجامی نەبوو نامەنتیقی بوو دەبێت دوای کەسێ بە ئەنجامێکی باش بکە دەبێت سوپاسێک ستایشێک بکرێت چاکەکەی بدرێتەوە و خراپەکاری بە هەمەش دەیە بە سزای خۆی بگەگەنا دەڵێن ئەو شانۆگەری یاخود ئەو چیرۆکە ئەو ڕۆمانە بێتامە بۆیە ژیانی دنیا دەبێت ڕۆژی دوایی بە دوادا بێ بۆیش خوا دەفەرمێ ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا وئەنەکم ئیلەینا لا تورجعون ئایا پێتان وایە ئێوەمان بە پوچ خوڵقاندوو بۆ لای ئێمە ناگێڕدرێنەوە کەواتە مرۆڤ ئەگەر نەگێڕدرێتەوە بۆ لای خوا نەچێتەوە بۆ خزمەت خوا بڵێ ئەوە چاک کرد ئەوە پاداشتەکەی ئەوە شت خراپ کرد ئەوە سزاکە ئەگەر ئەوە نەبێ ماناوە بە عەبەث یعنی پوچ بێ حیکمەت بێ ئامانج بەڵێ کاتم کەم مایە من بەمەبەست بە تایبەت بابەتی بووناسی بەڵێ زۆر هەڵدەگرێ و پێم وایە زۆریش گرینگە کۆتا قسەم ینی پرسیارم لەسەر ئەوەیە کەواتە ئەم بووناسی وا لە مرۆڤی ژیر دەکات ئەگەر تێگەیشتنی بۆ بووناسی بەڕاست و دروستی بگەڕێ مسلمانێکی ڕاست و ساغی لێ دەردەچێت گومانی تێدانە هەر ئەسڵەن بناغەی مسلمانەتی ڕاست و ساغ بریتێ لەو بووناسیە بریتێ لە هەبوونی زانیاری ڕاست و دروست بەخوا سبحانە وتعالە بەڵام زانیاری ڕاست و دروست بەخوا لەکوێ پێی دەگەین لە وەحی خواوە زانیاری ڕاست و دروست بەرامبەر بەخۆی بەرامبەر بە گەردوون و بوونەوەر و دەوروبەری بەرامبەر بە پێغەمبەران و فریشتەکان و ڕۆژی دوایی بەڵام ئەم زانیاری ڕاست و دروستە لەکوێ پێی دەگا لە وەحی خوادا بۆیە من لە کتێبەکاندا باسم کردووە کە بووناسی ڕاست و دروست تەنیا لە وەحی خوادا شەنگ دەکەوێت تەنیا لە پەیامی خوادا شەنگ دەکەوێت چونکە بۆ خوا سبحانە وتعالە بۆ خۆی بەدیهێنەر و خاوەن و پەروەردگاری مرۆڤ و ژیان و دنیا و دواڕۆژ و کەون و کائیناتە کەواتە خوا سبحانە وتعالە دەزانێ ئەم کەونە ئەم گەردونە چییە ژیانی دنیا چییە مرۆڤ چییە بۆ هاتووە بۆ ئێرە بۆ کوێ دەچێ هەرخوا سبحانە وتعالە زانیاری تەواو و ڕاست و دروستی لەبارەی هەموو ئەوانەوە هەیە هەر بۆیەش من لە
لسرتاي موسوعي الإسلام كما يتجلى في كتاب الله ده كتابي كمم كدوري بيصط لا برهم ترخان كله بابو الناسي لا سرتاي كيدا قتوما فيلسوف كان زوري قراون وصور راون وەڵامی ئەو پرسیارانەیان دەستکەوێ ئێمە من بۆ لێرە من بۆچی دروست کراوە ئەم گردونە چییە ژیانی دنیا چییە چی بەدوادادێ چاکەس چییە خراپەت چییە زۆر گەڕاوە بەدوای ئەو پرسیارانەدا بەڵام لەوێدا گوتومە ڕەجەعوا بخوفەی حونەین بە دوو خوفەکانی حونەینەوە گەڕاونەوە ئەو پەندێکی عەرەبیە واتە بەدەستی خاڵی گەڕاونەوە ئەگەر ڕیان لە وحی خوا هەڵنەکەوت بێ طبعا ئەگەر تۆ تەماشای من لە مەوسوعی ئیمان و ئیلحاددا بە تەفسیل باسم کردووە یعنی گەورەترین فەیلسوفەکانی وێنار سۆقڕات و ئەفلاتون و ئەرستۆ بوون بەس تەماشام کە ئەویان کە لە هەمان عاقڵتر بووە دەڵێ ئەم گردونە وەکو سەعاتێک وایە خوا قورمیشی کردو و لێی گەڕاوە قورمیشی سەعاتێک کە قورمیشی دەکەوی لێی گەڕێ خوا خستوێتە گەڕ ئەم گردونە و لێی گەڕاوە و بۆیە هەندێک لە زانایانی ئیسلام کە لە ژێر کاریگەری فەلسەفەی یۆنانیدا بوون بۆیە موعتەزیلە گوتیانە خوا مەرجێ کردەوەکانی مرۆڤ بزانێ مرۆڤ بۆ خۆی کردەوەکانی خۆی دەخۆڵقێنێ دەیان هێنێتە دی و مەرجنی خوای پەروەردگار هەموو زانیاری هەیە بە هەموو وردەکاریەکان بەڵام گومان لەوەدانێ کە ئەوە هەڵەیە خوا دەفەرمێ ولقد خلقنا فوقكم 7 طرائق وما كنا عن الخلق غافلين لسورة مؤمنون دا ئێمە لە پشت ئێوە حوت چینمان دروست کردوون و ئێمە لە دروستکراوەکانی خۆمان بێئاگانین لەحزە بە لەحزە خوای پەروەردگار ئاگاداری لە ئێمەیە ئاگای لە هەست و خوست و نێودڵ و دەرونی ئێمەیە ئاگای لە خولیاکانی ئێمەیە وەکو دەفەرمێ كل يوم هو في شأن و دەفەرمێ إنه عليم بذات الصدور جا ئەو تێڕوانی نەبووە خوا کە ئاگای لە هەموو هەڵس و کەوتێکتە ئاگای لە هەموو هەست و خوستێکتە ئاگای لە هەموو بیر و خولیاکتە زۆر جیالەوەی کە وەکو فەیلسوفەکانی یۆنان مەبەستمەوەی فەلسەفە نەیتوانیوە بە پشتبەستن بە عەقڵی ڕوت ناتوانێ وەڵامی پرسیاران دەستکەوێت بۆ چونکە خوا سوبحانە وتەعالە بۆ خۆی خاوەنی کەون و کائیناتە ئەڵبەتە ئەویش لە ڕێی وحی ڕاست و دروستەوە ئەگەر نا وحیە کە دەستکاری کرابێ گۆڕدرابێ دیسان ئەگە بۆی تێیدا بگەڕێ بۆ ناسی بۆ ناسیشی ڕاست و دروستە دەست ناکەوێ لەو بەشانەدا کە دەستکاری کرا و گۆڕدراوە بەڵێ خوای گەورە بەرەکەت بخاتە زانست و تەمەنت جەنابی مامۆستای سوپاس دەکەین کە لە ئەڵقەی نۆیەمی بەرنامەی ڕۆشنایی لەگەڵمان بووی سوپاسی جەنابیشت دەکەم بەڕێزان و خۆشەویستان سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هاوکارانم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه